ڕەنگە بۆ دایک و باوک هیچ شتێک لە ژیاندا لەوە دژوارتر نەبێت کە ڕۆڵەیان نەخۆشی کوشندەی بێ. ئێمە سێ منداڵمان هەیە کە تووشی نەخۆشی زۆر دەگمەنی ماسوولکە بوون کە خەریکە هێدی دەیان کوژێت و چارەسەر ناکرێن. کوڕەکەم لە نەخۆشخانەیە و کچە بچووکەکەشم چی دیتوانای ڕۆیشتنی نییە و ماسوولکەی دڵی کچە گەورەکەشم خەریکە لە ناو دەچێت. ئەم بنەماڵە دەڵێن هەستی بە هیوایی و سەر لێ شێواوی خەریک بوو دایک و باوکی خێزانەکەش لە نێو بەرێت تا نرسێک دامەزراوی ئاواتێک بخوازەی پیان ناساند. ئەم ڕێکخراوەیە هیوای منداڵانێک دێنێتە دی کە نەخۆشی کوشندەیان هەیە. منداڵان بە یارمەتی ئەم ڕێکخراوەیە بۆ ڕۆژێک دەتوانن ببن بە قارەمان، گۆرانی بێژ، شازادە، پۆلیس یان هەر شتێکی تر کە حەزیان لێیە. کچەکە ماوەتی دەخواست هەفتەیەک لەگەڵ بنەماڵەی بچێتە پارک یا ژەڵان و چیدی نەچێتە شوێنێک وەک قوتابخانە. وا خەڵک بە شێوازی ناحەز لێی دەڕوان و هەستی ناخۆشی پێدەدەن. لە دوای ئەو هەفتەیە ئومێدی ژیانی منداڵەکەم زۆر بەرز بووەتەوە. ئارەزوو شتێکی بەهێزە. زۆر خۆشحاڵین کە 70% منداڵەکان کە هیوایان دێتە دی تا 18 ساڵی و زیاتر زیندوو دەمێنن. بۆ بنەماڵەیەک کە منداڵەکەیان تووشی نەخۆشی کوشندەیە ڕەنگە هاتنەدی هیوایەک ئەمەندە کامەرانی بێنێتە ئاراوە کە تەنانەت بۆ چرکە ساتێک خەمەکانیان بیرچێتەوە. ئاوا هۆما، ئێرڤاین، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.